ئازان و خۆشەویستانم ڕۆتان شاد بۆم کاتتان باش خۆشحاڵم جایشتی لەگەڵەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامشتی لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆمان یەکی 2024 سەبارەت بە باسێکە کە ئەیمانەکەی نووسیوە ویژ ڕەخنە لە ئیسلام و بەرەنگاربوونەوەی ئیسلامیزم. ئەم باسە دیارە من لە ڕاستیەوە بڵێم کە بە بۆنەی ئەو دیاردەیەوەیە کە ماوەیەکە سوۆسیال میدیای گرتووەتەوە و بەشێک لە بێباوەڕان یاخود نادینیەکان سوۆسیال میدیا بە شێوەیەکی زۆر کاریگەر بەکارێنن بۆ ڕەخنەگرتن لە ئیسلام بۆ هەڵدانەوەی لاپەڕەکۆنەکانی کە لە پووری ئیسلام و ڕەخنەگرتن لە دەقەکان و نیشاندانی ناکۆچی و تەناقوزیان لەگەڵ بڵێن پێوانە ئەخلاقیەکانی سەردەم و تەنانەت پێوانە ئەخلاقیە گشتیە قوبوڵ کراوەکان لەلایەن هەمووانەوە. دیارە من ئەوە بڵێم کە بەرنامەکەم کەمێک دواکەوت دەبێت داوای لێبورتن بکەم لەو بابەتەوە. سوپاس گوزاریشم ئەگەر هاوڕێیانێک لێرە نەتوان لیکیان بەرنامەی لە ڕێگەی خوانەوە بڵاوکەنەوە کۆمەک بە کەناڵەکە و کۆمەک بەم باساکەن. پێشتریش ڕامگەیان نبووم بەرنامەیە کراوەیە لینکی ستۆدیۆکەم بۆ چەند هاوڕەیەک نردووە بتوانن بەشداری بکەن ئەتوانن بەشدار بن وەگەر ناش ئەتوانن بە کۆمنت و بە لە ڕێگەی یوتیوبەوە بە تایبەتی کە زۆر دڵنیاترم کە کۆمنتەکانەگا سەرنج پرسیار ڕەخنە هەر بابەتیشان هەیە توانن لەو ڕێگایەوە بۆ بەرنامەکەی بنێرم میش بە خۆشحاڵیەوە هەوڵەیەم جوابی بەمەوە. خۆم باسم هەیە لە سەرمە بەڵام بەرنامەکەم کراوە هێشتوتەوە و ئەگەر هاوڕیانێک یانەوێت لەم بابەتەوە بەشداری بکەن دەرگا ئاوەڵایە لە بەردەمیانە. سەرەتا باسەکەم بەوە دەست پێ بکەم کە ئەم بابەتە وەگوتم سەبارەت بە ئەو شەپۆ لە نوێیە لە ڕەخنەگرتن لە دین و لە ئیسلام بە تایبەتی ڕەخنەگرتن لە کەلەپور لە حەدیسەکان لە قورئان لە ئەو چیرۆکانی کە لەلایەن ئیسلامیەکان خوانەوە یاخود لەلایەن کەسانی دیاری ناو موسڵمانانەوە برێوی پێدرێ بەرەنگاریەکە کە گەشتی سەرنجم هەبێت لە سەری بەڵام لە سەرتاوە بێ بڵێم کە تەواو پشتیوانی هەموو ئەو کەسانەکەم کە بە هەر شێوازێک بەیانەکرێ ڕەخنە لە هەر بیر و بۆ چوونێکەکردن لەوانەش ئیسلام دیارە کەسانی وەکو محەممەد ساڵح بە تایبەتی کە ڕۆڵێکی بەرچاویان بۆ لە برەودان بەم ڕەخنەیە کە لە ئیسلامە گیرێ لە ڕابردووشە خەڵکانی ترکە ئەو کاریان کردووە بەڵام کەسانی وەکو ئەو وەتایبەتی ئەو جێگەی و پڕی پشتیوانیە پشتیوانیکردن لە حەقی ئەو مافی ئەو بۆ پێشکەشکردن و بۆ ڕەخنەگرت ئەو ڕەخنانیکەوە پێشکەشیانەکە پێویستە ئەو پەڕی ئازادی پێ بدرێ ئەو پەڕیبواری بۆ بکرێتەوە بە هەر شێوازێکە گونجاوە ئەو کارەکەی خۆی پێ گونجاوە زانێ بیباتە پێشەوە ئەو فرسەتانی بۆ فراهم بکرێ هەر جۆرە هەڕەشەکردنێک هێرشکردنێک پەلاماردانێک بۆ سەر ئەو بۆ سەر کەسایەتی ئەو بۆ سەر ڕابردووی ئەو بۆ سەر هەر شتێک پەیوەندی بەوە هەبێت جێگای ئیدانەکردن و جێگای محکومکردنە. پێویستەکە لەم سەردەمەیە بای ئەوەندە شارستانیت فێری کردبین کە دڵ ئاوەڵا بین و بتوانین ڕەخنەکان قبول بکەین ئەوانش کە خۆیان بەلایەنگری ئەم دینازانن و پێیان وایە کە ئەمە هێرشکردنە بەسەر مقدساتیانە بێت لەسەر ئەوە ڕابێن کە مقدساتی ئەوان مقدساتی هەموو نییە هەر کەس مقدساتێکی هەیە و ئەوانە هەرکەس ئازادە چ مقدساتێکی وەڵام ناتوانێت فەرزیکە بەسەر خەڵکی تراوە ناچاریان بکە ڕێزی لێ بکرن ئەوانی کە ڕێز لە مقدساتی ئەوان ئەگرن مافیان ئەوانشی کە ڕێزی لێ ناگرن هەمان مافیان هەیە بەرحاڵ من بەم پێشەکیەوە ئەچمە سەر باسەکەم کە پێم وایە پێویستمان بەوەیە جارێکی تر لە ڕوانگەی خۆمانەوە یاخوددا خۆم لە ڕوانگەی خۆمەوە کە ئەمەوێت میتۆدی مارکس و لێکدانەوەی مارکس بۆ دنیا بەکاربێنم و وەک کەسێکی کۆمونیزم مامەڵە لەگەڵ ڕووداوەکانە بکەم بە پێویستی ێزانم کە لێکدانەوەی خۆم سەبارەت بە مەسەلەی دین ڕەخنەگرتن لە دین و ڕەخنەگرتن لە ئیسلام بە تایبەتی لە دۆخ و سەردەمی ئێستاە بۆی ئازیز باس بکەم وەگوتم دیارە دەرگای
دەرگای گفتوگۆ ئاوەڵایە هەر هاوڕێک هەر ئازیزێک ئێوە بەشدار بێ هەر ئێستا توانن لە ڕێگەی ماسنجەر و ئاگادارم کاتەوە لەسەر فەیسبوک کە من لێکی ستۆدیۆکەی بۆ بنێربوون بە خۆشحاڵی و پێشوازی لێ بکەم بۆ بەشدار بوون هەر هاوڕێکیش کۆمنت بنووسێ ئەو وەختە من دەچمە سەر ماسنجەرەکە و سێرەکەم بۆ ئەو کەسە کە ئارەزومەندە ئەتوانم لینکەکە بنێرم تا بێت لەگەڵ من بەشدار بێت. زۆر چاکەوە هاوڕێک هاوڕێشوان عزیزمان لەگەڵاڵێ دەستان خۆش بوو ئامادەکردنی و بەرنمەیە و هەڵبژاردننیە و بابەتە من پێم وایە بابەتە زۆر گرنگە لەم ڕۆدا دەستان خۆش ئێوەش کە بینەرن و مێدوارم توان لە ڕێگەی خۆتانەوە ئەم بەرنمەیە بۆ لە سوۆشال میدیا بڵاوکەنەوە تا بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن و بابەتەکە بە بەشداری ئەوەی ئازیز بە پێستر دەوێت. بەرحاڵ بینە سەر مۆزوعەکە من دیارە پشتیوانی زۆری خۆمم لەگەڵ محەممەد ساڵح و سەررجەم ئەوانەی کە ڕخنە لە ئیسلامە گرن دەربڕی و لەم بابەتەوە پێویستم بەوە نیەمە دووبارە بکەمەوە کە وەختێک کە قسە لەسەر ئازادی بێ حتمما من لە سنگەری ئەوانە بۆ داکۆچیکردن لەوان هەرچێکم لەدەست بێت درێغی ناکەم بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە من تەواو لەگەڵ ئەو تێڕوانین و ئەو بۆ چوونانە و ئەو شێوازە لە ڕخنەگرتن نەک بەستم شێوازی زمان و ئەوانە خودی ڕخنەگرتنەکە یاخود بابەتی ڕخنەگرتنەکە هاوتا بێمەوە ئەوانەی کە کۆمونیستەکانە ناسن و ئەوانەی کە فکری مارکسیان هەڵگرتووە یا سەر بە فکری مارکسن ئەناسن ئەزانن کە هەمیشە و دایم کەسانی کۆمونیست لەگەڵ دینە دانوێن نەکڵاوە هەمیشە لەگەڵ هەموو ئاینەکە لەوانش ئاینی ئیسلام کێشە و ململانیان لەبەی نابووەوە کۆمونیستەکان لە پێشەوەی ڕخنەگرتن لە ئیسلام و بە تایبەتی لەم فۆرمە نوێی ئیسلام کە لەگەڵ شەپۆلی ئیسلامیزمە هاتووە هەمیشە و دایم لە بەرەنگاریا بوو. جێگەی خۆشحاڵیمانە کە ئەبینین ئەو قسانەی کە 30 ساڵێک لەمەوبەر ئێمە لە کوردستانە لەسەر لاپەڕەی ڕۆژنامەکانمان ئەمان کرد بەو هۆیەوە ئازیزترین و خۆشەویستترین هاوڕێکانمان لە دەزەیە تووشی هەڕەشا بووین تووشی ستەم ئەبووین ڕاوەدونان تووشی ڕاوەدونانە بووین ناچارە بووین کە ئاگاداری سەلامەتی خۆمان بین وەختێک بە سەرجادەکانە ئەڕۆین و هەڕەشەی جۆر بە جۆر لە ژیانمان لە ژیانی خۆمان و خێزان و ماڵ و ناومانەکرا لە کوردستان هەر لەسەر ئەم بابەتە و لە پێناوی بردنە پێشەوەی ئەم ڕخنەیە ئەو بابەتانە کە ئەمڕۆ لە سوۆشال میدیا باسەکرێ لە ڕێگەی ڕۆژنامەی بۆ پێشەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە ساڵەکانی 1995 بڵاوە بووەوە ئەو کتێبانەی کە ئەمڕۆ ئەنووسێن یاخودۆ باسانی ئەکرێن لە سوۆشال میدیایە کتێبی لەسەر دەرەکرا هاوڕێمان ئارام ڕەشید لە ساڵەکانی 1995 و 96 و چەند جار پێما بێ و کتێبە کە لە ڕخنە لە ئیسلام نووسیوێتی چاپ کراوەتەوە تا دوجار دیارە چاپکردنەوەی مەناکراوە ژمارە سپارندرین لێ سەندایەوە مەمنوع ئەمڕۆ لە کوردستان چاپ بکرێت لەم بەرەنگاربوونەوەی ئیسلامیزمە و بەو معنایەش بەرەنگاربوونەوەی ئەم فۆرمە لە ئیسلام کۆمونیستەکان دەستی پێشیان دەست پێشخەریان بۆ دەستی پێشەوەیان بۆ هەمیشە بەڵام دیارە ڕخنە لە ئاین بەگشتی لە ئیسلام بەگشتی لە ئیسلام وەکو هەر ئاینێکی تر جیاوازە لە ڕخنە لە ئەم ئیسلامی کە ئێستا هەیە کە ئایدۆلۆجیای ڕەوتێکی سیاسی و ڕەوتێکی فراوانی سیاسیە کە ئیسلامیزمە لە کۆنەوە لە سەردەمانی لە ناوڕاستی 1970ەکانە وەختێک مارکس بیر و بۆچوونەکانی خۆی دەرەبڕی ئەو بەشێک بوو لە ڕەوتێک و ڕەوەندێک کە بە هەموو شێوازێکی ویست لە دین و بەتابەتی لە مەسیحیت دوورکەوێتەوە مارکس خۆی کەسێک بوو لە هاوڕێکانی فیورباخ یا لە پەیڕەوانی ئەو ڕەوتەی کە فیورباخی شتیا بوو و فیورباخ نووسەری کتێبی ژیانی مەسیحە و لەوەیە زۆر بە شێوەیەکی
ئاشکرا و ورد لەسەر ژیانی مەسیحەت بێ و ڕخنە لە بیر و بۆچوونەکانی مەسیحیەت یاخود کریستیانی دەگرێت. ئەمە دیارە ڕخنەیەکە هەمیشە و دایم بووە و هەمیشە و دایم ئەو ڕەوتەی کە هەوڵی پێشخستنی کۆمەلگای داوە هەمیشە و دایم لە بەردەم ئەو تێڕوانینە خورافیە بۆ ژیانی ئینسانەکان بۆ ئەوەیکەوە سەرچاوی گۆڕانکاریەکانی کۆمەلگا لەکوێوە دێ و بگرە سەرچاوی نەهامەکتەکانیشی لەکوێوە دێ هەمیشە بەرەنگاربوونەوەی کۆمونیزم و ئەم ڕەوتە لەگەڵ دینا مەسلەیەکی ئاشکرا بووە. کۆمونیزم یاخود ئەو بیر و بۆچوونی کە پێی وایە پێویست بەوە کار شۆڕشێک بەرپا بکرێت لە کۆمەلگەی سەرمایهداریەوە چەسانەوەستەم لەسەر ئینسان نەمێنێ بنەمایەکی مادی و کۆمەڵایەتی و ئابووری بۆستەم لەسەر ئینسانە بینێ و ئاین بە ڕنگدانەوەی ئەو پێداویستیانە بینێت کە باڵادەستی چینی دەسەڵات هێناوێتی پێشەوە و دین وەکو بەرهەمێک و بەرەنجامێکی مێژووی ئەبینێ و بەشێک لەو مێژوو ئەبینێ کە لە لای کۆمونیستەکان و لە لای خەڵکانێکە سەر بەبیری یاخود فکری مارکس هەڵەگرن مێژووی ململانەی چینەکانە لەگەڵ یەکترا. ئەم ڕخنەیە و هەمیشە و دایم هەیە، بەڵام ئەمەی کە ئێستا ئەمڕۆی بینین لە دنیاە ئەم فۆرمە لە دین کە ئەمڕۆ لە دنیای برێوی پێدرێت دیارە ئەوەش بڵێم کە ئەم فۆرمە لە دین هەر تەنها ئیسلام ناگرێتەوە. هیندۆیزمیش بە جۆرە لە جۆرەکان ئەمڕۆ بۆ بە ئایدۆلۆژیای ڕەوتێکی فارشی کە لە هندستان حکومەکە، لە ئەمریکا کەنیسەکانی 100 ساڵ لەمەوبەر نین و ئەو ڕەوتەی کە ئێستا بە ناسیۆنالیستە مەسیحەکان ناسرێت لە ئەمریکایە لە ڕاستیە ڕەوتێکی فاشیستین و ڕەوتێکی تۆندڕەوی دینین. لە ئیسرائیلە خودی ئیسرائیل هەر دروستکراوێکی میتۆلۆجیای دینی و جالەت و خورافاتی دینیە، بەڵام لە ناو ئیسرائیلە ئێستا ڕەوتێکی فاشستی دەرکەوتووە کە بەکارهێنانێکی تر بۆ جودایزم و بۆ دینی یەهودیە بینێتەوە. هەموو ئەو ئاینانەی کە ئەمڕۆ لە دنیاە برێویان پێدرێەوە بوون بە وەکو دامەزراوەیەک میدیایان هەیە و دەوڵەتیان هەیە، بەرحاڵ ئێرانی هەیە، مەسەلەن بۆ نمونە حکوومەتی تورکیای هەیە، چەندین دەوڵەتی لە دنیای ئیسلامە هەیەەوە، لە دنیای مەسیحیشە لە ئەفریقیا چەندین دەوڵەت هەن کە جۆرێکی فۆرمێکی توند لە تونڕەو لە ئاینی مەسیحیان هەڵبژاردووە. هەموو ئەمانە دیارە ئەمە بوونێکی ترن، شتێکی ترن، جیاوازن لەوەی کە لە ڕابردووە هەبوون و هەموو ئەمانە بەرەنجامی دۆخێکی دیاریکراوی کۆمەڵایەتی سیاسین کە پێش ئەوەی کە ئێمە ڕەخنە لە دەقەکان بگرین کە ئەم ئایدۆلۆژیایە سوودیان لێوەرەگرێ و ئەوانە یاخود ئەم ئایدۆلۆژیایە ئەچێت لە قوڵایی بیرە بۆ گەن و تاریکەکانی مێژووە ئەگەڕێەوە پیسترین و ناجۆرترین فۆرم لە فۆرمەکانی دینی خۆی دۆزێتەوە هێنێت دەرەوە بەر لەوەی کە ڕەخنە لەم دەقانە بگرین پێویستەکان ڕەخنە لەو دۆخە بگرین کە کۆمەلگاکانی تێکەوتووە ئەمەشی کردووە بە زەرورەت و هێناوێتێ پێشەوە. لە دنیای سەرمایه‌داری ئەمڕۆی ئێمەیە بێکاری بێدادەکە، کۆمەلگاکان بەدەست هەژاری و بەدەست جیاوازیێکی چینایەتی زۆر بەرجەستەوە ئەناڵێنن. لە زۆرێک لە وڵاتەکانی دنیاە کۆمەلگاکانی دنیا بە هۆکاری ئەو ئازادیەی کە سەرمایە و سەرمایه‌داری بەدەستی هێناوە، پێشێرکردنی خواستەکان و مافەکانی خەڵک و ئەو ئاستە لە گوزەران و ڕەفاه کە لە ڕابردووە بەسەر سەرمایه‌داری ئەسەپی بوو، قەراغی شارە گەورەکان بۆتە شوێنی کۆبوونەوەی خەڵکانێکی بێئومێد، خەڵکانێکی پەراوێزخرا و خەڵکانێکی تەجهیلکرا و خەڵکانێکە لە سادەترین پێداویستیە فەرهەنگی و مادیەکانی ئەم سەردەمەی ئەمڕۆی ئێمە بێبەش. ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگەکانی زیندووبوونەوە و تازەبوونەوەی ئەم تێڕوانینە ئەم شێوازە و ئەم فۆرمە و ئایدۆلۆژیایی کە دینە جۆر بە جۆرەکان نیشانێتن. دیارە
کە ئیسلام یەکێکە لە پێشترینی ئەو ئایدۆلۆژیانە کە باسم کرد باسی دینەکانی کەم کرد بەڵام دیارە ئیسلام لەم بابەتەوە زۆر بەرجەستە و دیارە. مەسلەیەکی تر هەوڵی دامەزراوە سیاسەکانە بۆ شەرعێدانەوە بە خۆیان تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست ببینیت تەواوی ئەو وڵاتانە ببینیت کە پیانە وترێ وڵاتانی کەم گەشە کردو فۆرمێک لە فۆرمەکانی چەپاندن و زەوتکردنی ئازادی و بێدەنگکردن و دەمکوتکردنی ئینسانەکان فۆرمی دەسەڵاتدارێتیانە و ئەم فۆرمە لە دەسەڵاتیش پێویستی بە ئایدۆلۆژیایە خودی ئەم ئیسلامی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینینەوە خۆی بەرهەمی دیارە باڵادەستی چینی زۆردار و چینی دەسەڵاتدار بۆ لە مێژووی ئەو کۆمەلگایانەیە کە بە ناوی کۆمەلگای ئیسلامی ناسراون بەڵام ئەمڕۆ ئەم ئایدۆلۆژیا لەلایەن ئەم دەسەڵاتانەوە لەلایەن ئەم دامەزراوانەوە جا چ بەڕاستە و خۆ ببێ بە ئایدۆلۆژیای دەسەڵات یاخود وەکو چەکێک بەکار بهێنرێ بۆ چەپاندنی خەڵکو ئەوانە دەمەزەر دەکرێتەوە. بەمە هەر لە کوردستانی خۆمان ببینین ئێمە کوردستان هەمیشە و دایم هەر کۆمەلگایە بۆ پیان و کۆمەلگایەکی موسڵمان و موسڵمان ئەغلبێتی خەڵکی ئەم کۆمەلگایی پێکێناوە زۆرایەتی ئەم کۆمەلگایی پێکەناوە نێوانی کە سەر بەدینی موسڵمانن سەر بەدینی ئیسلام و بەدین موسڵمانن خۆیان بە زۆرایەتی بینی و هەمیشە ژوا بوون بەڵام کەمتر ئێمە ئەم جۆرە لە ڕەوت و لایەنمان ئەبینی کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە وەکو قارچک هەڵەتۆقن لێرە و لەوێ ئەم جۆرە لە سەلەفیزم ئەم جۆرە لە گەڕانەوە بۆ دواکەوتوترین بیر و بۆچوونەکان و سەرکوتگەرانەترین یاخود دژی ئازادیترین فۆرمی ئایدۆلۆژیای ئیسلام کەمتر لە کۆمەلگای ئێمە دەرەکەوت سەردەمانێکە ئێمە مناڵ بووین موسڵمانان ئیسلامیان وا پێ ناسانین لە شەڕی بەدرا مسلمانەکان کافرەکانیان بەدیل گرت و کافرەکانیان ناچار کرد کە هەر یەکەیاندا مسلمان فێری خوێنەواری بکە بۆی ئازادی بکەن دوای ئێستا معلومە بێ لەو دەقانەی ئەم برادرانە بڵاوەکەنەوە ئەسڵان ئەسیرگرتن و مساوامەکردن و بە پارە بەردانیان کە محەممەد ممارەسەی کردو ئەوانە ئاەتی لەسەر هاتوۆتە خوارەوە کە محەممەدی تەنبێ کردووە و توێتی جایش تشتیوان نەکەی تۆ پێغەمەری تو پێغەمەر نابێ ئەسیری هەبێرچێکەگر لە شڕابێ بیکوژی ئەم فۆرمە لە ئیسلام دەرخواردی مناڵەکانی ئێمە ئەدری ئەمڕۆ لە قوتابخانەکانە لە ڕابردووە بەم شێوازە نەبوو یا ئەو مسلمانی کە لە ڕابردووە ئێمە ناسیمانە بۆ دراوسێکت باش بە باسی خەڵک مەکە غیبەتی خەڵک مەکە درۆ مەکە دزی مەکە فرتوفێڵ لە خەڵک مەکە دەستت پاک بێ چزانم داوێنت پاک بێ هەموو ئەوانی کە باسەکراوەمانە ئەمانە جێگی خۆیان داوە بە فۆرمێکی تر لە ئیسلام کە کەمتر ئەتوانین ئەم پاکێتی تیا ببینین ئێستا باسەکە لەسەرەوەی بێ بە ناو بازاڕا بگەڕێکێ مەزاهیرێکی لە مەزاهیرەکانی دژی ئیسلامی نیشاندا ئەوانە پەلاماری لە سوۆشیال میدیا هەر کەسێکت بەدڵ نەبووە لە ڕووی مەزەبەکەتەوە 100% وەکو تۆ بیری نەکردەوە بە کافری لە قەڵەم دەیت و دوژمنایەتی بکەیت و بڵێن هەموو ئازادی و کەسایەتی و کەرامەت و مشتێکی بخێتە ژێر پرسیارەوە دەست گەیش لە ناو بازاڕە هاوڕێی لە مێژینەی خۆت کە لە دینەکەت هەڵگەڕاوەتەوە گەر بۆت کرابێ جانی لێفسێنیتەوە ئەمانە ئەو فۆرمانن کە ئەمڕۆ لە ئیسلام لە کۆمەڵگەی ئێمە برێوی پێدرێن کە دیارە ئەمە لە پشتیەوە پێداویستیەکانی دووبارە بەرهەمەهاتنەوە و دەسەڵاتێکی سەرکوتگەرانەیە کە لە هەموو شێوازەکان لە هەموو گۆشەکانی ژیانی کۆمەڵایەتیە فەشلێکی تەواوی هێناوە لەوەی کەوا وەڵام بە سادەترین خواسەکان باتەوە و لە بەرامبەر خۆیان هەمیشە ڕەشەیەکی گەورە بینێتەوەیش تووڕێی خەڵکە بۆ چەپاندنی ئەم تووڕەیە بۆ بێدەنگکردنی ئەم خەڵکە پێویست بە ئایدۆلۆژیاکی لەم بابەتە کاوە لێرەوە سوودی لێوەرەگیرێت دیارە ئەمە لانی کەمی ئەو سوودەیەکە لێ وەرەگیرێت لە هەندێک جگای تر ئەم ئایدۆلۆژیا بۆ بە حکومەتەوەی بینین لە جمهوری ئیسلامی ئێرانە حاکمە بۆ دەسەڵاتدارە و ئەو قانونانەی کە
لە ناو کتێبە کۆنەکانە نووسراون هەموو دانە بەدانیان هێن و ئەکەن بە قانونی وڵات و بەپێی ئەوە نوێ ژیانی ئەم سەردەمە لە قاڵە بدەن. بەهەرحاڵ هۆکارێکی تری ئەم برەودانی ئیسلامیزمە بە تایبەتی لە وڵاتانی غەربە لە دەرەوەیە لە شوێنانی کە ئێمە ئەژینوانە و ئەم خەڵکا بینین کە بە جۆرێک لە جۆرەکان لە ژیانێکی ئاسوودەتر بەهرەمەندن وەکەوەی کە لە خۆر هەڵاتی ناوەڕاستەیە لە وڵاتە دواکەوتەکانی سەرمایهداریە هەیە. لێرە مەسەلەکە زۆر ناسنامەیە. دەسەڵاتدارانی ئەم وڵاتە و چینی سەرمایهداری ئەم وڵاتانە کەمتر بەوە خۆشحاڵ ئەبن کە خەڵکی کارگەر و زەحمە کێشێکە لە وڵاتێکی ترەوە هاتووە خۆی بە بەشێک لە چینی ژێردەست و چینی کارگەری ئەم وڵاتانە بناسیێت و بەشدار بێت لەو مرملانێ و کێشانەیە کە لە ناوم کۆمەڵگانەیە هەیە زۆرتر بە قازانجی سەرمایهدارانە کە ئەم کەسانە لە بری ئەوەی خوان بە کارگەر بزانن خوان بە موسڵمان بزانن خوان بە بەشێک لە گروپێکی دینی تر بزانن کە شێوازی ژیانی تایبەتی خۆیان هەیە کولتوری تایبەتی خۆیان هەیە شوێنی کۆبوونەوەی خۆیان هەیە و ئەتوانن لەوەیە وەکو کەسانێک کە گوایە احترامێکی تایبەتیان بۆ قایل لە کۆمەلگایە ببینرێن لە حاڵێکە هەموو ڕۆژێک لە بوارە جیاجیەکانی ژیانە لە کارکردنە لە پەیوەندی لەگەڵ دام و دەستگاکانی بڵین حکوومەت و ئەوانە دەرگیری بێمافی ئەبنەگە دەرگیری ژێرپێنانی کەرامەت و شخصیەت و تەنانەت مەفەسەلەتایەکانیشان نەبن. ئەمە ئەو واقعەتەیە کە لەم وڵاتانی غەربیشە ئەمە ئیفراز دەکات جگە لەوەی کە بە جۆرێک کەمبوونەوەی ئەو خزمەت گوزارانەی کە لەم کۆمەڵگایە بوون بە جۆرێک کۆمەلگای کردو بە مەیدانی کێبەرچیە بۆ ژیان و لەم کێبەرچەیە هەر کەسێک بێت لە گروپێکا خۆی ساز بدا وەختێک ئەو تۆڕە کۆمەڵایەتی پاراستنی ژیانی ئینسانەکان لەم کۆمەلگانەیە شکست دێنێ یاخود ناتوانێت وەکو کارەکانی خۆی بەرتە پێشەوە ئەو دەم کۆبوونەوەی گروپە جۆر بە جۆرەکان لە ئینسان لە ژێرچەتی جۆر بە جۆرا و ناسنامەی جۆر بە جۆرا کارێکەکە کە ژیان بۆیان ئاسانتر بێ یاخود توانن باشتر لەگەڵ کەم و کوڕێکان و ئەو تەحەدایانێک کە لە ژیانی ئێرە ڕوبەڕویانە بێتەوە مامەڵە بکەن. ئەمانە ئەو هوکارانن کەوایان کردووە ئیسلامیزم بەم فراوانەیە گەشە بکە هەر بۆیە ڕەخنەگرتن لە ئیسلام لە چوارچێوەی بەرەنگاربوونەوەی ئیسلامیزمە کەوتم ئەم دوو فۆرمی هەیە ڕەخنەگرتن لە دین ڕەخنەگرتن لە دین وەکو شتێکی گشتی کە هەمیشە و دایم پێویستمان بەوەیە بیر و بۆچوونی خورافی لە مێشتی ئینسانەکان وە دەرنین و تاکو و واقعەتەکان بناسن تا دنیای دەوروبەری خۆیان بناسەوە بزان چۆن چۆنی ئاڵوگۆڕیتیا بەدیدێ بەڵام لەلایەکی ترەوە فۆرمێکی تری ڕەخنەگرتن لە ئیسلام هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڕەوتە سەرکوتگەر و فاشستیەکە لە کونج و تەواوی گۆشەکانی ژیانی ئێمە کاریگەری هەبێ و پێمان بڵێ چی بکەین و چی نەکەین و وەکو سەرکوتگەرێک هەمیشە چای بە دوامانەوە بێ بزانین چۆن هەڵسین و چۆن دانیشین و چیەکەین و چی ناکەین. ئەمە ئەم ئایدۆلۆژیایە کە ئێستا پیا بووەوە هەیە ئەمە ڕەخنەگرتن لەمە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەمەیە جیاوازە لەگەڵ بەرەنگاربوونەوە لەگەڵ دینا بەگشتی. بەڵام بۆ هەردووشیان دیارە پێویستمان بەوە هەیە زەمینە کۆمەڵایەتەکان بناسین و ئەم بەرەنگاربوونەوەی ئایدۆلۆژیای ئیسلامیە ئەم بەرەنگاربوونەوەی ئیسلامۆکو ئایدۆلۆژیایەک بۆ ڕەوتی ئیسلامیزم بۆ ئەم ڕەوتە فاشستەیە کە دنیای داگرتووە وڵاتە ئیسلامەکان ئیسلامیزم داگرتووە و لە وڵاتەکانی تری شێواز و فۆرمی تری تونڕەوی دینی داگرتووە. ئەم بەرەنگاربوونەوە پێویستەکە ببێت بە بەشێک لە بەرەنگاربوونەوەی کولی ئەم دۆخەیکەوە ئینسانی تیاشی یعنی ئەگەر لە کوردستانی ئێمە ڕەخنەگرتن لە دین و لە بیر و بۆچوونە دینیەکان و بیر و بۆچوونە ئیسلامیەکان پەیوەست نەبێتەوە بە ڕەخنەگرتن لەو دەسەڵاتەوە لەو دۆخەوە لەو کۆمەڵگایەوە لەو فۆرمە ئابووری و کۆمەڵایەتیەوە کە ئینسانەکانی ژێرچەپۆک کردووە ناتوانێت ئەم ڕەخنەیە کاریگەر بێەوە ناتوانێت ببێ بە بەشێک لە
لە پرۆسەی پێشخستنی کۆمەڵگا. دووبارە باسەکە بێتەوە بە باسی شەڕەت دەنوچی بینی ئەم جیهت و ئەو جیهت چی بیر و بۆچوونێک ڕاستە و چی تێڕوانینێک ڕاستە بەبێ و بزانین ئایا بۆچیە بێ تێڕوانینی بەشەرەکان بگۆڕین، ئایا بۆچیە بێت تێڕوانین ئینسانەکان لەسەر خۆیان و لەسەر دەوروبەریان بگۆڕین، ئایا ئامان چییە؟ ئەگەر ئامانج لە هەرتەنها شەڕدەنوچی ئایدۆلۆژیە بۆی نیشانی دەین کە چێ بیر و باوڕێک بیر و باوەڕێکی تر باشترە، ئەو دەم بۆچیە بێ خەڵکێکە ڕۆژانە 1001 مشکلەی هەیە بە بەدوای ئەوە بێکە بەشداری ئەم شەڕەوە ئەم بەرەنگاریە بکاتەوە. و ئەگەر ئەم بەرەنگاریە بەمانای هەنگاو هەڵهێنان نەبێ بۆ ئازادی ئەوانە بۆ بێ خەڵکێکە ئەمڕۆ ئازادی و یەکسانی و ژیانی خۆشگوزەرانی ئەوێت ببێت بە بەشێک لەم بەرەنگار بوونەوەی بەشێک لەم پەرپەشدانەوەی ئیسلام. و ئەگەر وانە ئەو دەمەبێتە کاری کۆمەڵێک ڕۆشنفکر و کۆمەڵێک خەڵکی خوێنەوار کە عەرەبیە زانن نەتوان نەسەکان بخێنەوە دای بنێن و بە بەشێک لەو کارێکەوان بۆ خۆیان داناوە بێوەی ئامانجێکی هەبێ. یعنی زۆر جار لەم ڕوبەڕووبوونەوانەیە ئێمە ئەوە ئەبینین کە هەستەکەی هەمان میتۆد و هەمان شێوازی مامەڵەکردنی ئیسلام و ئیسلامیزم لەگەڵ بەشەرەکانە ئاڵوگۆڕی بەسەرا دێت و ئەم دیودی وەکرێ بەڵام بەبێ ئەوەی لە ماهیەتەکەیا بگۆڕێ. لە ڕابردووە لە لای بەشێک لەوانی کە ئەمڕۆ ڕەخنە لە ئیسلامەگرن هەر کەسێک مسلمان نەبووە بەشەر نەبووە، هەر کەسێک مسلمان نەبووە لەگەڵ ئاژەڵا فەرقی نەبووە، هەر بەپێی دەقا ئیسلامەکان و ئەوانە خراپترین ئەو سافیان بۆ ئەوانە داناوە کە بڕوا بە شریعەتی خوا ناکەن و بڕوا بە ئیسلام ناکەن و خوای تاکو تەنها ناپەرستن و ئەمانەی تر لە چوارچێوەی کۆمەلگایە پیسترین ئینسانەکانی ناو کۆمەلگان بەپێی دینی ئیسلامیا بەپێ و ئیسلامیزمی ئێستای ناسین و ئەیبینین. لە هەمان کاتێک ئاڵوگۆڕ ڕوئەیە کاتێکە کەسەکە خەریکە دینی ئیسلام بەجێ دێڵێەوە ئیسلام بەجێ دێڵێەوە بێ بە ڕەخنەگری ئیسلامەوەوانە اینجا ئەم جارە عەکسە بێتەوە، هەر کەسێ موسڵمانە پیسترین خەڵکی ناو کۆمەلگایە، هەر کەسێ موسڵمانە هیچ کەرامەتێکی نییە، جاهیلە، بێعەقڵە، بوارەدا بە خراپترین مەسایل ئەخلاقیەکان بەسەریا تێپەڕێت و ئەوانە و لە ئەخلاقدا ئەتەچێەوە لە ئیندا ئەتەچێت. ینی لە بیر و بۆچوونەیە سیرەکەی مامەڵەکردنی ئینسان هەمان مامەڵەیە بەڵام بڵێن ڕەشی بۆ بەستی بۆ بە ڕەش وەکووی کە جلێکم دیودی و کرد بێ کراسێکی پیس و ئەوانە ئەم دیودی وشێکە کراسێکی پیسەوە بڕای من ئەم مۆدێلەوە ئەم شێوازە لە مامەڵەکردنی ئیسلامیزم و ئیسلام لەگەڵ خەڵکە وەختێکێتە بەڕەخنا بێ ئەساسەن لە بناغەوە ئاڵوگۆڕی بەسەرا بێ و تێگەیشتنیی تر بۆ ئینسان هەبێ و مەسلەیەکی تر ینی ئینسان ببێتە گەورەترین سەرمایە و گەورەترین بەها کە بە هیچ شێوازێک نابێ پەلاماری ببرێتە سەر بۆ ئەگەر ئەبینین بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە دەرگیری شێوازێک و تێڕوانینێکی نادروست لەسەر ژیانی خۆی دەوروبەری بووە بێ بگەڕین بۆ فاکتەرانی کە وای لێ کردو ئەمەی بەسەرا بێ و ئەو ڕێگانە بدۆزینەوە کە توانێت ئینسانە نەجاب دێ ئینسانە ڕزگار بکەین نەک ئەوەی کە باسەکە بێتە باسی محکومکردن و محاکەمەکردنی ئەخلاقی ئینسانەکان لەسەرەوەی بۆچی باوەڕیان بەوە هەیە کە کچێکی 7 ساڵ مارە بکرێت و بە 9 ساڵی بژێزرێتەوە ببێ بەژن و ئەتوانن ئەمە بە پێوانێکی ئەخلاقی بزانن. هەمان ئەو کەسانەی کە ئەمڕۆ دێن ئەم قسانە ئەکەنەوە ئێڵێنەوە هەمانم کەسانە خۆیان ڕۆژگارێک بیر و بۆچوونیان ئاوا بووە و ئەمەیان بە بەرزترین ئەخلاقی ئینسانی زانیوە بەڵام ئەمڕۆ خەڵکانێکی زۆری پێ تاوانبارەکەن بەوەی کەوا ئێوە لە ڕووی ئەخلاقیەوە زائیف و لاواسن. بەرحاڵ وەک پێشتری ژاگادارم کردنەوە من دەواازەی گفتوگۆم کردوتەوە هەر کاوڕێک بێ بەشدار بێ توانێت بێت وا و هاوڕانشکایانەوێ قسێ بکەن لەم بابەتەوە کۆمنتێکیان هەیە توانن کۆمنتەکانیان لە ڕێگەی یوتیوب بە تایبەتی بنێرن تاخکو وەڵامی بدەینەوە. مەسلەیەکی تریش کە هەیە ینی سەرنجامە بێ باسەکە دووبارە بینەوە سەر ئەوە ئێمە ئەمانوێ بیر و بۆچوونی ئینسانەکان لەسەر ژیانی خۆیان و ئەوانە بگۆڕین بەرپەرچی ئەم ئیسلامیزمە بدەینەوە و ئینسان بۆمان بەرزترین بەها بێ
تۆ ناکرێت لە هەمان کاتا کە بەرپەرچی تونڕەوی دینێکی دیاری کراوە دەیتەوە لە پشت سەری خۆتەوە پەرچەمی دەوڵەتێک دابنی لەسەر بنەمای دینێکی تر دامەزراوە. یعنی ئەگەر تۆ دەیدانیشی بە بیانووی دژمنایەتیکردنی ئیسلامیزمەوە خەریکی چەقڵە بۆ ئیسرائیل لێدەی ئیسرائیلێکی مناڵکوژ ئیسرائیلێکی داگیرکار ئیسرائیلەکە هیچ بەهایەک بۆ هیچ ئینسانێک نادۆزێتەوە ئەمە نابێتە ئەو ڕێبازەی کە من متمانم هەبێ کە تۆ دژمنایەتیکردنی ئیسلام و ئیسلامیزم لەبەر خاتری ئینسانە بە دلیلی ئەوەی کە تۆ لە دژی بیر و بۆچوونێکی دواکەوتو کۆنەپەرسانی 1400 ساڵ عمرێتی بەڵام هاوکات لە هەمان کاتا پشتیوانی لە دەوڵەتێکەکەی کە لەسەر ئەساسی دینێک دامەزراوە کە 3000 ساڵ عمرێتی وار چۆنێکیش لێگەی دەیتەوە کتێبەکان بەراورد دەکەی توانە و کتێبێک کە عمری 1400 ساڵە منطقەنی ژەرە بێ وابێ باشترە لەو کتێبێک کە عمری 3000 ساڵە ئەوەی تریان پڕە لە جۆرەها هاڵوێست و جۆرەها ئامۆژگاری نائەخلاقیانەوە جۆرەها ئامۆژگاری کە ئەمڕۆ ئێمەمانان ناتوانین بۆنی بکەین و نەڕشێنەوە ئەم کتێبە لەسەر ئەساسی ئەم کتێبە دەوڵەتێک دامەزراوە ناوی ئیسرائیلە تۆ بە خاتری ئەوەی کە دژمناتی ئیسلامیزمەکەیت و بە خاتریەوەی دژمناتی ئیسلامەکەی قسە لەسەرواکەی کە ئەم دەوڵەتە حەقێتی ئەم دەوڵەتە مافێتی و کارانەکە ئەیکە ئەنجامی بدا ئەمە ناتوانێت هیچ ئینسانێکی خاوەن میژدان قانع بکە کە تۆ بە خاتری داکۆچیکردن لە ئینسان و لە ئازادی و لە کەرامەتی و لە شخصیەتی و لەوانە خەریکی دژمناتی ئەمبیر و بۆچووناکەی تێگەیشتنی تۆ لەسەر ئینسان هیچ یەک دانە میلیمەتریش بەرزتر و باڵاتر نییە لە تێگەیشتنی ئیسلام بۆ ئینسان و تێگەیشتنی ئەم دینە بۆ بەشەر و مافەکانی بەڵێ هاوڕیانە کە شتیان نووسیوە هاوڕانێک سلاویان نردووە هاوڕێ دیار بەرزنجی دیارە هاوڕێ شوانیش پێشتر دەستخۆشانی نردوو سپاسێکم شوان عەزیز هەڵێ بەداخەوە من زۆر پێم ناخۆش پێم خۆش و بەشداری بکەم وەڵام کێشی تەندروستیم هەیە هیوای سەرکەوتندا بۆ دەخوازم هەوڵ دەدەم بە کۆمنت پرسیار بکەم و بەشدار بم بەسەر چاو هاوڕێ شەماڵ بۆچی چاوەکان بەس لەسەر ئیسلام و کەمتر ڕخنە لەسەر جوولەکاتی و کریسیانێت تۆ ئەوە چۆن دەبینیت آخر ئێمە لێرە دەرگیرین لەگەڵ ئەوەیە بەرحاڵ ئەگەر تۆ بچیت مەسەلەن بۆ نمونە ینی من دیارە ناڵێم من لایەنگەری بیر و بۆچوونەکەی بەڵام کەسێکی گۆ ڕیشارد داونکەیز لە بڵین بەریتانیا کە کتێبێکی نووسیوە بە ناوی گات ئیلیژن یاخود وەهمی خوا کە بە ناوی وەهمێک تەرجمە کراوە بۆ کوردی و ئەمانە خۆم هەر باسی مەسیحێتەکە بە بەشی زۆری کتێبەکەی وە قسە لەسەر ئەو شتاناکە کە لە مەسیحێتا هەیە ڕەخنەگرتن لە ئەمریکا ئەمڕۆ زۆرتر لەسەر ئەو ڕەوتەیە لە دژی ئەو ڕەوتەیە کە بە ناوی بڵێن ناسیۆنالیزمی مەسیحیەوە هەیە لە ناو بڵێن دیانەتی جوولەکە بەرحاڵ ئەوانەی کە ئەلمانی نوانی کە خۆیان بە پێشکەوت و خوازدان وەختێک ڕخنە لە ئیسرائیلەگرن ڕخنە لە هەموو ئەو میتۆلۆژیاژەکردنکەوە ئەم دەوڵەتی لەسەر دامەزراوە ئەم دەوڵەتی لەسەر پێک هاتووە لەو بابەتەوە کاری زۆر بەجێیان کردووە زۆرێک لە نووسری گەورە لە ناو ئیسرائیلە و پرۆفیسۆری زانکۆکان و ئەوانە لەم بابەتەوە قسە و باسییان کردووە ئەمە مەسلەیە کە بەڵام ئێمە لێرە لەگەڵ ئیسلامیزما دەرگیرین و ناشکرێ و ناشتوانین بڵین ئەمە مەسلەیەکی سادەیە زۆر کەس لە تێڕوانینێکەوە ئاوا باسەکەن کە من پێم خۆشە لێرە قسە لەسەر ئەوە بکەم ینی بەشێک لە چەپەکانیش ئەو تێڕوانی نەسەقەتیان هەیە کە بڵێ دین بەروبوومی باقعی کۆمەڵایەتی واقعی کۆمەڵایەتی بۆ ڕدوای دینە گۆڕی بەڵام نە ئەمڕۆ ئەوەی کە پێی وترێ ئایدۆلۆژیای ئیسلام یاخود ئەم ئایدۆلۆژیایە کە دووبارە بە ناوی دین دەرخواردی ئێمە ئەدرێتەوە یعنی زۆر شت هەیە کە بەڕاستی وەکو مەسلەیەکی زۆر سادە وەرگیراوە بۆ نمونە ئەوەی کە تۆ ژنە بێت لە چی لەسەرابێ ڕسمی ئیخوان موسلیمین بۆ دێنم لە ساڵەکانی سیا و ئەوانە هەموو سەرکردەکانیان لە بەشی ژنانی ئیخوان موسلیمین ڕسمیان گرتو ئەوانە یەک دانەشیان لەستیان لەسەرانیە یعنی کە موسڵمانان و ئیسلامەکانە بێت لەستیان لەسەرابێمە بەشێکە لەم ئایدۆلۆژیایی ئەم سەردەمەی ئیسلامیزم کە هاتۆتە پێشەوە ئەمە بەشێک نییە لە تەعالیمەکانی دینێک و ئەوانەوە نوع وەشکاڵ تێڕوانی و لێکدانەوەی جۆری جۆری شێ لەسەرەوەی ئایا
سەرپۆش لەسەرکردن لەلایەن ژنانەوە فەرزە یاخود فەرز نییە. بەڵام ئەمڕۆ ئەمە بۆتە بەشێک لەم ئیسلامی ئەمڕۆ ئێمە ئەیناسین. خاڵەکەی خۆم بیر نەچێتەوە بێمە سەر ئەوە کە بەشێک هەن باسەکەن کە ئێمە بۆ ئەوەی ئەم بیر و بۆچوونە لە بینبەرین و ئەوانە پێویستمان بەوە هەیە واقع ئیجتیماعی بگۆڕین. ئەگەر خەڵک باشتر بژی و خۆشتر بژی و لە ژیانێکی ئاسوودە و یەکسان و بە کەرامەتەوە بەهرەمەند بێتەوە ئەوانە کەمترە ڕوا بە دوایان خوراپاتەنیاگەر حەقەت وایە ڕاستە. من زۆر جابیری لێکەمەوەڵێ مەگەر من خێزانێکی هەژاری لەکێک لە گەڕەکە هەژارنشینەکانی شاری سلێمانی بم و دایکم یا باوکم نەخۆش بکەوێت لەسەر جێگای مەرگ بێ ئەوانە ممکنە چارەسەرکردنی لە خەستەخانەکانی خودی کوردستان لە خەستەخانە ئەهلیەکان یەک دوو دەفتەر پارەی بوێ. بەڵام بڕوان بە دین و خورافاتوانە بێت چون بۆ لای مەلایەن شتێکی بۆ کەم باە ئەو پەڕی 50,000 دینار کامیان هەرزانترە 50,000ەکە هەرزانترە. پەلابردن بۆ خورافات زۆر جار سەبەبەکەی ئەمەیە هۆکارەکەی ئەمەیە هۆکارەکەی ئەوەیە مۆدرنیزم مەسرەفی زۆرترە ئەوەی کە باش بیر بکەیتەوە عاقلانە بیر بکەیتەوە لەم سەردەمەیە پارەی تێچێ. بەڵام خۆت دەیتە دەست جەهالەت و خۆ دەیتە دەست خورافات و ئەوانە ژیانت ئاسوودەترە و بەهەرحاڵ باوەڕش بە خۆ دێنی کە بەڵێ ئەوەی کە لە دەستم هات کردم چون بردم بۆ لای فلانە شێخ و بردم بۆ لای فلانە مشایخ و ئەوانە و عیلاجم کرد. بەرحاڵ ئەمانە ڕاستن. ئەم دۆخە کە نیش پێشتر باسم کردو ئەشیڵێمەوە دووبارە پەراوێزخستنی ئینسانەکان بێ ئومێدکردنیان بێ دەرەتانکردنیان تاق و تەنها خستنیان هەژارکردنیان بێکارکردنیان ژێر چەپۆکەکردنیان پەنایان پێباتە بەر بیر و بۆچوونێکی دواکەوتوانە و کۆنەپەرست و خورافاتێکە ئەو سەری دیار نەبێ. ئەمە ڕاستی ئەمە حەقیقەتە. بەڵام لە هەمان کاتە خودی ئەم بیر و بۆچوون و بیر و باوەڕە چەکدارە لە ناوچانی ئێمە. لە وڵاتی ئێمە حیزبی هەیە حیزبی نییە گروپی هەیە مزگەوتیان بەدەستەوەیە تۆڕێکی بەرژەوەندیان دروست کردو و ئەچیتە ناوێەوە کۆمەکت پێکەن یارمەتی دێن وەکو گەنجێکی بێدەرەتان ژنێنی چێکێمانە ئەینی واقعیتێکی مادی پێک هاتەوە. ئەمانە ئەم بیر و بۆچوونە لەوە دەرچووە کە تەنها ئەفکارێک و بیر و باوەڕێک بێ بە چاکردنی دۆخەکە و کۆمەڵایەتی و ئابوووریەکە خێرا لە بەیم بچێت. خودی ئەمە ئەمڕۆ بۆتە ڕێگرێک لە بەردەمی ئەوەی خەڵک خەباتێکی سەمەردار و بە بەرهەم و بە ئامانجەوە بۆ ڕزگاری و سەرفرازی خۆی بکە و بۆتە مۆتەکەیەک بەسەر بەشێکی زۆری کۆمەلگای ئەمە ژنان بەدەستیەوە ئەناڵێنن مناڵان بەدەستیەوە ئەناڵێنن خەڵکانێکە بە شێوازێکی تریانەوێ ژیانی سێکسیانە بێ بەدەستیەوە ئەناڵێنن خەڵکانێکی یانەوێ ئازادیان هەبێ وەکو تاک بەدەستیەوە ئەناڵێنن شێوازێکی ژێرچەپۆکردن و دەسەمۆکردنی ئینسانەوە ناکرێ ئینسان لە بەرامبەریا بێدەنگ بێ وازی لێ بێنین دۆخەکە چارە سەرکەین و اینجا ئەم ئیسلامە خۆی لەبێن بەڵام نایڵێ ئەم ئیسلامە نایڵێ ئەو دۆخە چارە سەرکی و ئەو خەڵکەش کە بێدەرەتانە و ئەو خەڵکەش کە ناتوانێ بە پێداویستی سەرەتاکانی ژیانی خۆی ڕابگا و ئەوانە دەست نابا بۆ ئەوەی بیر و بۆچوونێکی تر هەڵبژێر بێ بیر و بۆچوونە خراپیە خۆی بەنج کردووە و ئەوانە بەرحاڵ ژیانی خۆی بەسەرەبە و ئەمە بەڕاستی ڕێگریشی جدیە لە بەردەم خەباتێکی ئاماژدارانەیە بۆ ڕزگار بوون و سەرفراز بوون و لە بەرەمە تۆ ناتوانانی لێ بێدەنگبی هەر بۆیە هەر جۆرە ڕەخنەگرتنێ من دووبارەیەکەمەوە سەرباری هەموو سەرنجانم کەوتم لەسەر ئەو شێواز و مامەڵەی کە ئەو بەڕێزانی ئەمڕۆ لە سوۆسیال میدیایە و لەگەڵ بەتایبەت کاک محەممەد ساڵح کە من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە بینیمە و دێباتەی بە سەرکەوتوی ئەنجامدا و توانی بە سەرفرازی بێتە دەرەوە بەڕاستی بەرنامەکەشم بۆ مەحتەل کرد چاوەڕوان بووم تاکو و سواری سیارەکەی بێت و بە سەلامەت دەرچێت لە شوێنی خۆی چونکە نیگەران بووم کە دەستێکی تاوان زەفەریان پێبەرێ و ئەمە چاوەڕوان نەکراو نییە لە ئەو ڕەوتە ئیسلامیانە و ئەو تونڕەوە ئیسلامیانە بەرحاڵ هەر بەوە بەدەلیلی ئەوش بەرنامەکەم دواکەوت ئین بووم سەرباری ئەوانەوە گوتم من دووبارە گەڕێمەوە و پشتیوانی لە هەموو هەوڵێکەکەم بۆ ڕەخنەکردنی ئەم بیر و بۆچوونە و بۆ نیشاندانی دوژمنایەتی ئەم ئیسلامەی ئەمڕۆ کە من دووبارەیەکەمەوە ئەم ئیسلامەی ئەمڕۆ ئێمە دەرخواردمان ئەدرێ
بەشێکە لە ئایدۆلۆژیایەک بۆ پارێزگاریکردنی ئەم سیستەمەی ئەمڕۆی دنیا ڕیتوالێکی ئاینی نییە لەخوا پاڕانەوە و نزاکردن و ئومێدبوون بە ژیانێکی تر و تەنها دوورکەوتنەوە لە ئازار و ئەشکەنجەکانی ئەم دنیای ئەمڕۆ نییە کە هەمیشە و دایم ئەمە بەشەرەکان پێویستیان پێی بۆ وەختێک بێدەرەتان بوون و بێ ئیرادە بوون لە بەردەم چارەسەرکردنی کێشە و مشکلەکانی و مەزیلەکانی خۆیانە بە تایبەتی مشکلەی مەرگ و کۆتایی هاتنی ژیان پەنایان بۆ ئەم بیر و بۆچوونە دینیانە بردو بۆی کەوا خۆیان ئاسوودەکەن و ژیانیان بەسەر بەرن ئەم ئیسلامیزمەی ئێمە ئەمڕۆ لەگەڵی ئێژین ئەوە نییە ئەمە فۆرمێکی ترە لە فۆرمەکانی دەسەمۆهێشتنەوەی ئینسانی مۆدرنی ئەم سەردەما بە زۆری سەرنیێزە بە زۆری چەک و بە زۆری ئیسیبداد و بە زۆری قەمەوام ئایدۆلۆژیای بۆ هاتووە کە ئەمە تەبریر پێ بە ئەم قەمعاوە ئەم سەرکوتە وە دووبارە بەرهەمی بێنێتەوە هەر لەبەر ئەوەیە بەرەنگار بوونەوەی ئەم بیر و بۆچوونە لە خۆیان مەسلەیەەکە کە هەمیشە دایمە بە بەشێک لە خەباتی ئازادی خوازان و یەکسانی خوازانی ڕاستەقی نەبێت لە کۆمەکان بەرحاڵ من کۆمنتی تر نبینم پێم وابێ بەمەندەی اکتیفا بکەم ئەمڕۆ بەداخەوە کە هەندێک لە هاوڕیان بەڵێنیان دابوو یاخود پێیان وابوو کە دێن بەشدارە بن بەڵام بەهۆیەوە کە گوایە کاتەکە تێپەڕیەوە یاخود بۆیان نەبووە نیان توانیوە بێنە پێشەوە بێنە ناو ئستۆدیۆکەوە لەگەڵمان بەشدار نەبوون سوپاسی سەررجەمەوە ئازیزەکەم کە تا ئێستا جۆتان بۆ ئەم باسی من گرت ئەوەش بڵێم ڕۆژی چوارشەمە بە زمانی عەرەبی لە کەناڵی ئەحمەد حەرقانەوە گفتوگۆیەکم ئەبێ وا قەرارە لێ میوانداری بکرێم لەگەڵ ئەحمەد حەرقان کە یەکێک لە سەلەفیە ناسراوەکانی میسر بوو و ئەویش لە دینی ئیسلام هەڵگەڕاوەتەوە و ئەمڕۆ ڕەخنەگری زۆر جددی ئیسلامە سەرباری ئەوەی بۆچوونم لەگەڵی تەواو نایەتەوە لە زۆرش لەگەڵ یەکتر ناکۆچین بەڵام قەرار وایە لەوێش میوانداری بکرێن بە زمانی عەرەبی و سەبارەت بەم باسانی کە لێرا کردم و باسی تر لەوێ قسە و باس بکەم بەرحاڵ ئەم باساتوانێ بەرنامەی تریشی لەسەر بکرێ من خۆشحاڵە بەم ئەگەر ئازیزان پێیان خۆش بێ ئەتوانین بەرنامەی تریش سەبارەت بەمە بە زمانی کوردی بکەین و بۆمان بکرێ بەشێک بین لەم بەرەنگار بوونەوەی ئیسلامیزم وەک بەشێک بووین لە مەشخەڵ هەڵگرانی سەرەتای لە کوردستانە هاوڕێیان شاپور و قابیلمان لەو ڕێگایە جانیان بەخت کرد هاوڕێ فەرهاد فەرەجمان لەو ڕێگایە ژیانی بەخت کرد هاوڕیانیشی ترمان لە شوێن و جێگای جۆر بە جۆرە دەرگیری ئازیێت و ئازار بوونەوە دەربەدەر بوون بە خاتری ئەمە و دووبارە ئێمە لەم مەسیرەوە لەم ڕێگەیە بەردەوام بین و بەو ئەندازەی کە توانامان هەیە و پێمان نەکرێ بەشدار بین لەم بەرم ڕووبوونەوەیە زۆر زۆر سپاس بۆ سەررجەمەوەی ئازیز دووبارە ئومێدوارم مەگە تا ئێستا نەتان کردووە لایکی یاخود سەبسکرایبی کەناڵی هەیوا لەسەر یوتیوب بکەن وام کەناڵە بە دۆست و ئاشنانی خۆتان براسێن تا بەرنامەیەکی تر و یەکتیر دیتنەوەیشی تر بەم نزیکانە ئەم جاریان زۆر دوور نابێ لە هەفتەی داهاتوە تا یەکتر دیتنەوەیەکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم هەر بژین